سڵاوتان لەبێ. وەفدی دانوستانکاری پارتی بۆ پێکهێنانی کابینەی هەشتەمی حکوومەت هێرێم گەیشتە سلێمانی و ئێستاش لە کۆبوونەوەدان لەگەڵ وەفدی دانوستانکاری یەکێتی لە مەکتەبی سیاسی یەکێتی. بڕیاریشە لە دوای کۆبوونەوەی لەگەڵ یەکێتی وەفدی دانوستانکار دوانیوەڕۆی ئەمڕۆ سەردانی مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕان بکەن و لەگەڵ نەوشین و مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەکە و وەفدی بزوتنەوەی گۆڕاندا کۆببنەوە. سەرۆک هێرێمی کوردستان ڕایگەیاند بەوەی تاوانەبوونی ئامادەکاریەکانەوە کۆنگرەی نەتەوەی کورد داخراوە کە بڕیار بوو لە 21 ئەم مانگەدا لە هەولێر ببەسترێت. لە ئەمیانی سەردانەکەیدا بۆ ئامەدی باکووری کوردستان و لە بەرنامەیەکی تایبەتی تەلەڤیزیۆنی TRTشدا بارزانی ڕایگەیان ئامانجی کۆنگرەی نەتەوەی ئەوەیە کورد ببێتە خاوەنی یەک وتاری سیاسی کە ئەویش ئاشتی و برایەتی و پێکەوە ژیانە و پشگیریکردنی ئاشتیە. تیشیلیژنەی ئامادەکاری کۆنگرە لە ئامادەکاریەکانی بەردەوامە، بەڵام دواخستنی بەستنی کۆنگرە لەبەر کۆتاناتنی ئامادەکاریەکان بووە. لە ماوەی مانگی ڕابردوودا 17 وڵاتی کورد لە خۆرهەڵاتی کوردستان بە ئاگولەی هێزانمنیەکانی کۆماری ئیسلامی ئێران کوژراون و ژمارەیەک پەرلەمانتاری کوردی پارلەمانی ئێران هیچ ناڕەزایەتیان لە بارودۆخەکە ڕاگەیاند. پەرلەمانتارە کوردەکان داوایان لە بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران کردووە ڕێگە بە هێزانمنیەکان نەدرێت لە شارە کوردنشینەکان بە هیچ پاسا و بیانوویەک تەقە لە خەڵکی مەدەنی بکەن. محەممەد ئۆجەلان برای عەبدوڵڵا ئۆجەلانی سەرۆکی زینداریکراوی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە ڕایگەیاند ئەو کەسانی هات نامەد لە نێوان خۆیاندا ڕێکەوتوو بوون باسی ئۆجەلان دەکەن. دەشڵێت تەنها ئۆجەلان و حکوومەت دەتوانن قۆناغی چارەسەری بەڕێوە ببەن. بە پێواڵێکی ئاژانسی ئەنادۆڵ محەممەد ئۆجەلانی برای عەبدوڵڵا ئۆجەلان بۆ سازدانی دیداری هەفتانە لەگەڵ لە ئیمرالی ئەمڕۆ سەردانی ناوچەی گەملیکی پارێزگای بۆرسەی کرد. کوتلەی ئەحرار لە پارلەمانی عێراق ڕایگەیاند ئەندامانی کوتلەکە دەنگ لەسەر بودجەی ساڵی 2014 نادەن ئەگەرات و پشکی هاوڵاتی عێراقی لە سامانی نەوتی وڵات لە بودجەکەدا دیاری نەکرابێت. حسێن شەریفی پارلەمانتاری ئەحرار لە بەیاننامەیەکدا ئاشکرای کرد پرۆژە یاسای تایبەت بە دیاریکردنی پشکی هاوڵاتی عێراقی لە سامانی نەوت پرۆژەیەکی نوێ نیە، بەڵکو بۆ ساڵی 2011 دەگەڕێتەوە و وروژاندنی ئەو پرسە لەم کاتەدا هیچ ئامانجێکی سیاسی بەدووادا نییە. نوری مالکی سەرۆکوەزیرانی عێراق لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی سکای نیوزی عەرەبی مەترسی خۆی نیشاندا لە گواستنەوەی قەیرانی سووریا بۆ خاکی لوبنان. مالکی وتیشی سووریا خاڵی جەم سەرگیری تایفیە لە ناوچەکەدا. هۆشداریشیدا لە مەترسی گواستنەوەی قەیرانی ئەو وڵاتە بۆ لوبنان و دەرەوەی خاکی سووریا. هاوکات مالکی تاکیدی کردەوە لەسەر پێویستی بەشداریکردنی سەرجەم لایەنەکان لە کۆنگرەی ئاشتی ژنێڤ دوودا بە بێ هیچ مەرجێکی پێشوەختە. کورتەیەک لە هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد بن.